نەمانتوانیوە کە لەگەڵتانە بین بۆ بەردەوامی ئەو چەند زنجیرە بابەتەی کە کاک دانیێڵ و هاوڕێکانی بڕیار بۆ ئەنجامی بین. کەی هاوڕێیان لەناوە بوون ئەتوانین دەست پێ بکەین بۆی ئەو زنجیرەیە دەست پێ بکەین کە ئەمڕۆ باز لە قۆناغەکانی ژانی باوەندە ئەبێت بەگشتی و کەناری بە تایبەتی کە هیچ جیاوازیەکی نییە، کە با بڵێن جیاوازی نییە. کاتێ ئێمە باسی کەناریەکەین بۆ هەموو باڵندەکانی کەش هەمان شێوەی و هیچ جیاوازیەکی نییە. کاک دانیێڵ لە دەست پێ بکەیتە نازانم ئەگەر هاوڕێیان لە ناوە بن بۆ یەکە پرسیارشتی چانە بێ لەسەر یا سەرنجی چانە بێ لەسەر و بابەتی باسیەکەین. عەلەیکم سەلام کاکە دانیێڵ جان. سڵاو لە تۆش کاکە ئەنەزیان. بەڕێزان، قۆناغەکانی ژیانی باڵندە وکووتمان تکایە، ینی ئێمە ئەمڕۆ بەگشتی باسی باڵندە ئەەکەین، بە تایبەتیش کەناریانی کەناری هیچ جیاوازیکی نییە لەگەڵ جۆرە باڵندەکانی کە هەچ کەسێکیش هەچ بەڕێزێکیش وتی جیاوازی هەیە لە قۆناغەکانە دڵنیابە لە 100% ئەو شتەوانیە و هیچ جیاوازیەک نییە. بەڕێزان، قۆناغەکانی ژیانی باڵندە ئەکرێ بە 4 قۆناغی سەرەکیەوە کە ئەم 4 قۆناغە هیچ قۆناغێک لە قۆناغێکی کە گرنگتر نییە، یاخود هیچ قۆناغێک بەهاکەی یاخود گرنگیەکەی لە قۆناغێکی کە نییە. ئەم قۆناغە بنچینەی ینی بناغە دا ئەنین بۆ قۆناغی دوای ئەو. هەموو قۆناغێک بناغەیە کە دای ئەنین بۆ چینی دوای ئەو کە دای ئەنین. قۆناغەکانی ژیانی باڵندەی ئێمە لە توولەکەوە دەست پێەکەین. ئێمە چووکە وای دانین باڵندەیەک ئەم ساڵ هاتوۆتە دنیاوە، با بڵێن تەمەنی بڵێن بێچووی ئەم ساڵە. یەکەم قۆناغ کە پیا ئەڕوا پێوترێ قۆناغی توولەک، کە هەمیشە قۆناغی توولەک بەڕێزان لە هاوینا دەست پێ ئەکات. یعنی با دوای ئەو قۆناغی پشوویەت، دوایەوە قۆناغی ئامادەکردن، ئەنجا قۆناغی جووتکردن بەس بە کورتی بۆ ئەم قۆناغانەی ژیانی باڵندە دانراوە. لەوانەیە کەسێک پرسیار کا بڵێم بۆ ئەم قۆناغانە دانراوە. ئەم قۆناغانە بە پێی ژیانی ئەم باڵندانە لە سروشتا دانراوە. هەمومان ئەزانین لە بەهارە باڵندە زاوزێ ئەکات لەبەروی کەشوهەوا، با بڵێن گونجاوە، بڵێن کەشوهەواکەی نەساردە نەگەرمە. بۆچی لە هاوی ناتوولەکەکە؟ لە بەرەوەی پلەی گەرما بەرزە، باڵندە بێت توولەک بکات پەڕەکەی ساڵی جارێک. توولەک یعنی ساڵی جارێک. ئەو پەڕەکۆنی فڕێبە پەڕی تازە بێتەوە. ئەم پەڕە تازەیش بۆ ئەوە ئامادەکاری باڵندەکەیە بۆ قۆناغی دوای ئەو کە بڵین لە توولەکە ئەم پەڕەبوویە ئەبێ بێتەوە وەکو پێویست و بە پچڕ و پڕی و بە بێکێشە بۆ ئەوەی لە قۆناغی دوای ئەو کە پشووە پشوو ئەکەوێتە پاییزەوە. واتە ئەتوانین بڵێن لە 15ی شەشەوە یاخود لە 1ی شەشەوە قۆناغی توولەک دەست پێ ئەکات هەتا پاییز، تا 15ی نۆ تا 1ی دە. ئەمە قۆناغی توولەکە. دوایەوە قۆناغی پشوو دەست پێکا کە بەڕاستی نابێت قۆناغی پشوو لە 3 مانگ کەمتر بێت، ئەبێ 3 مانگ بێت بۆ ئەوەی باڵندەکە زۆرترین کاتژمێری با بڵێن لە 4 کاتژمێرەکە بنوێت لەشی هەمووی پشوو بات. بۆیە ناراوە قۆناغی پشوو. کەمترین خۆراکە خوا و زۆرترین کات ئەنوێت. ئەمە پێی ئەوترێ قۆناغی پشوو کە بەلایەنی کەمەوە ئەبێ 3 مانگ بێت، کە لە کوردستان بەداخەوە لە 100 ئەگە زیاتر نەبێ بە خێوکەران باڵندە بەم قۆناغا نابەن وەکو پێویست. ئەمە وەکو با بڵێن قۆناغی پشوو. قۆناغی ئامادەکردن ئەو قۆناغەیە کە ئیتر بەرەو بەهار ئەڕۆین. ئەمە لە باڵندە بەرەو بەهار ئەڕۆین. ئیتر ئەم با بڵێن قۆناغی ئامادەکردنە لە بەخێوکەرێکەوە بۆ بەخێوکەرێک جیاوازە، بەخێوکەری وا هەیە بە شێوەیەکی سروشتی لە دەرەوەیە لە ناو ماڵەکەیە باڵندەکە بەخێوەکە بە پلەی گەرمای نزم، با بڵێن کەی پلەی گەرما بەرز بووە
تەمان هەر پلەی گەرمانیە ڕووناکیشە بیرمان نەچێت لەگەڵ خۆراکە ڕووناکی خۆمانەزانین لە هاوینا ڕۆژ درێژە بێ وردە وردە بەرەو کورتیە ڕوا لە پاییزا ڕۆژ کورتە بێتەوە واتە زۆرترین کات ئەنوێ باڵندەکە لە بەهارا وردە وردە پلەی گەرمان زیاد بێ ڕووناکیش زیاد بێ خۆراکیش زیاد بێت ئەمە قۆناغەکانی ژانی باڵندە کە ئەمڕۆ باسی قۆناغی توولەکەکەین چکە ئیتر ئێمە بەرەو ئەوەی بچینە ناو قۆناغی توولەکەوە کە وتمان لە دوای 1.6 یا 15ەوە بە پێی گونجانی ئەوەی کە بەخێوکەرەکە باڵندەکەی بەخێوەکە بەڵام لە هەموو حاڵەتێکە لە دوای 15ەوە باڵندە نابێت جووتکرێ لە بەرەوەی پلەی گەرما زۆر بەرزە بێتەوە بەڕێزان ئەجا یەکەم قۆناغی توولەکە قۆناغی توولەک چیە و لە چ کاتێکا باشە وتمان قۆناغی توولەک ئەوەیە کە ساڵی جارێک هەموو جۆرە باڵندەیەک و پەلەوەرێک ساڵی جارێک ئەو پەڕەی فڕێەیە پەڕی نوێ دروستە بێتەوە بۆ ئەوی خۆی ئامادە بکات بۆ قۆناغی پشوو کە ئەچێتە سەرما و پاییزەوە کەیتە دنیا بەرەو سەرما ڕوات لەبەرەوە لەم قۆناغەیە باڵندە پێویستی بە کۆمەڵێک ڤیتامینات کانزاکان کۆمەڵێ ترش و تفتە ئەمینیەکان کاربۆهیدرات ئەمانەی هەیە کە ئەمڕۆ لەخوا بەزیابێ هەمووی دیاری کراوە کە هەیە ئەتوانی بی بە باڵندەکە کە پێوترێت خۆراکی تەواوکەر بۆ قۆناغی توولەک کە ئەمە باڵندە پێویستێتی و هیوادارم هیچ بەخێوکەرێک قۆناغی توولەک بە قۆناغێکی ئاسایی سیر نەکات بەڕێزان باڵندە لە قۆناغی توولەکە بە هیچ شێوەیەک سز نابێت زۆر جارێمەی بیستین خەڵگەڵێ وەڵا باڵندە لە قۆناغی توولەکە چالاکی کەمە بێتەوە شتیوانە باڵندە لە قۆناغی توولەکە باڵندەیەکی چالاکە هیچ کێشەیەکی نییە ئەگەر بێت و باڵندەیەکی چالاک نەبێت مانای ئەو باڵندەیەکی تەندروست نییە چونکە کە ئێمە ئاڵین باڵندە توولەکەکات باڵندە بۆ نمونە باڵندەی کەناری بە نزیکی 3500 پڕ نوێ ئەکاتەوە و کە نوێکردنەوەی ئەم پەڕەش وانە بە یەک ڕۆژیا بە هەموو هەفتەیە هەرچی پەڕەکەی هەیە فڕی با و تێرەکە پەڕی پێوە نەمێنێ و دوای ئەوە هەمووی بەیەکەوە بێتەوە نەخێر ئەم قۆناغە بۆیە لە 15 دەست پێەکە تا 15 ینی 15 بەلایەنی کەمەوە کە خۆی توولەک 6 بۆ 8 هەفتەی ئەوێت ئەمە کاڵین 6 بۆ 8 هەفتە باسی دروستبوونەوەی گەشەکردنی پەڕە درێژەکانی کلچی و باڵی باڵندەکە ئەەکەین بەڵام پەڕەوردەکان تەمەەن کاتی کەمترەوێت ئەو پەڕانە بە تەدریجی ڕۆژانە ئەم باڵندەیە کۆمەڵێ پەرفرێیات لە جێی پەڕی نوێتەوە وردە بە قۆناغ ئێمە بێ ئەگەر حسابی ئاخر پەرکەین کە هی شاباڵەکانی فڕێەیە 6 هەفتەی ئەوێت تا ئەم پەڕی بێتەوە بۆیە قۆناغی توولەک بەلایانی کەمەوە 2 مانگ بۆ 3 مانگی پێچێ بەپی ئەو شێوەی کە ئەو باڵندەیە چۆن ڕایەنی کاتێک تۆم و بەریدە بۆ باڵندەکە و دانی یا پێنکەرەوە بە دڵنیایی باڵندەکە وکو باڵندەیەکی دەواجنی لێت ئەو با بڵین ئۆتۆماتیکەی مێشکی کە خوای گەورە بۆی دروست کردو تۆ تێکی ئەی چکە ئەو بە پلەی ئەبێ بەرگەی پلەی گەرمای بەرز بگرێت بۆی لەشی پتەو بێ بۆی لەشی بەهێز بێت ماسوولکەکانی بەهێز بێت پەڕەکانی بە جوانی بێتەوە ئێسکی بەهێز بێت بفرێت ئەمانە بۆیە ئێمە زۆربەی کات لە قۆناغی پشوو توولەکە باڵندەکانمان ئەەکەینە قەفەزی گەورەوە کە بە عەرەبی پێوەوترێ مەتێر بە کوردی کەس پێڵە سلکی بینی پێڵە شەبەکەی پێوترێت بۆ ئەوەی ئەو باڵندەیە بواری فڕێنی زۆر بێت بۆ ئەوەی وزەک کۆ بکاتەوە بۆ ئەوەی باشترین بەڵێن بەرگری بەهێز بێت ماسوولکەی بەهێز بێت ئێسکی بەهێز بێت ئەمە هەمووی وای لەکە باڵندەیەکی تەندروست بێت تا فڕینی زۆر بێت باڵندەیەکی تەندروست دەرئەچێت خۆراکیش بەڕێزان ئەم باڵندانی کە ئێمە بەخێوێکەکەین نەمیوە خۆرن نەسەوزە خۆرن لە ڕاستیە ئەمانە تۆ خۆرن لەبەر ئەوە پشت بابلین ئەبێ خواردنی سەرکییان تۆکان بێت مەسلەی بابلین بابەتی سەوزە و میوەش ئەبێت لاوەچی بێت بەس بۆ ئەوە بێت کە وکو تەنەوەعێ بێت ئەژینە ئەوانە بە هیچ شێوێک ناتوانێت ئەوەی کە پێویستی پێێتی بە تایبەتی لەم ڕۆژەی ئێمە کە هەموو دنیا کەشوهەوا پیس بووە بەهۆی دووکەڵەوە بەهۆی بابلین دووکەڵی سارەوە بەهۆی بەکارێنانی سپلیتەوە مۆلیدەوە لەبەر ئەوە هیوادارین بتوان باڵندەکانتان
بە خۆراکی تەندروست ئەو قۆناغە تێپەڕێنن و ڕەزیلی لە باڵندەکان ئەمەکەن وانەزان ئەمە قۆناغێکە ئاسانە چکەمە بنچینەی قۆناغەکانی دوای ئەوەیە کە باڵندەکانی پیا ئەڕوات. گرنگجی قۆناغی توولەک باسمان کرد ئەو هەلانە چین کە بەخێوکەر لە قۆناغی توولەک هەڵانە. هەڵەی گەورە لە قۆناغی توولەکە ئەوەیە کە تۆ کووتمان فێنکەرەوە دانی بۆ باڵندەکە و مەبەست لە فێنکەرەوە چیە بەڕێزان تۆ ئەبێت باڵندە پلەی گەرمایی 40 بۆ 42 پلە شتێ زیاتر کەمتر بگرێت ئەبێت تیا بژی گرنگ ئەوەیە ئەو شوێنی باڵندەکەتی تیاژێ یەکەم هەوا گۆڕچێ هەبێت یعنی ئۆکسسیجین بمێنێ هەمانەزانین کاتێ پلەی گەرما زۆر بەرزە بێتەوە ئۆکسسیجینیش کەمە بێتەوە وا بێت ئەو شوێنی باڵندەکانی تایە ئاوی مەلەی تیا بێت سەوزەی تیابێت گەڵای تیابێت داری تیابێت بۆ ئەوەی بتوانێت باڵندەکە کاتێک کە هەستی بەوە کرد زۆ گرمایەتی بتوانێت بچێ مەلە بکات و غەڵەتیش لەوە گەورەترکانی کە زەچێ لە سەوەڵاو دانێ بۆ باڵندەکەی ئەی باڵندە لە سروشتا لەو گەرمایە لەکوێ سەوەڵاوی دەسەکەوێت لەبەرەوە بەڕێزان باڵندە خواوای دروست کردووە پلەی گەرمی لەشی بەپی ئەو پلەی گەرمایی دەرەوە ئەگونجێت بە تایبەتی کە ئەنوێت خاڵی دووەم ئەبێت باڵندەکە ڕاستەوخۆ بە درێژایی ڕۆژەکە هەتاولینەیە کە کاتێک هەتاو چووە ناو قەفەزەکەیەوە یاخود ئەو شوێنی کە تایەتی ئەبێ باڵندەکە کە هەستی بەوە کرد تەواو تەحملی ناکات شوێنێکی سێبەر هەبێ بچێ خۆی لێبکا و کووتمان ئاوی مەلا هەوا گۆڕچێ ئیتر گرنگ نییە زانێک کەسەیە شوێنەکەی واڵ کەوتووە هەوای تیانە یاخود هەوا گۆڕچی تیانێ چێ موبەریدەیەک دانێ بەس بۆ هەوا گۆڕچیەکە نەک بۆی پلەی گەرما بگەێنێ بەسی و حکمەتی ئەمەش لە چیایە بەڕێزان حکمەتی ئەوە لەوایە کە ئەم باڵندانە بەرگەی پلەی گەرمای بەرز و پلەی گەرمای نزم بگرن کە لە قۆناغی پشوایە باسی قۆناغی پلەی گەرمای نزمی شەکەین کە تا ناقستەش بەرگە ئەگرن هەموو جۆرە باڵندەکان پەیوەندی بەوە هەیە خواوای بێنیم ئەم باڵندەی وا دروست بۆ ئەوەی لاوازە ئەوەی توانای نییە ئەوەی بەرگری کەمە لەم قۆناغا ژیانی لەدەست ئەیات تەنها ئەوانە ئەمێننەوە کە بەهێزن و ئەوەشی بەهێز نییە تۆ بەهێزی یەکەی ئەوەی کە توانای نییە لەو تاقیکردنەوەیە دەرچێت ئەمرێ ئەوە ئەو تەیرەیە کە بەخێوکەر گیری پێوە ئەخوات ناتوانێت بێچووی لێ بگرێت کێشەی ئەبێ ئەلکەی تیاجار کۆمەڵێک کێشەی بۆ دروستە بێ لە سروشتی شا بە هەمان شێوەیە بۆیە هەمیشە باڵندە لاوازەکان لە ناو ئەچن بۆ ئەوەی جینات و بۆ ماوەی باڵندەکانی کە یا ئەوەی کە ئەمێنێتەوە جیناتێکی پتە و بەهێز بمێنێتەوە کە بتوانێت سوڕی ژیانی ئەو باڵندانە با بڵێین بەردەوام بێت. چۆن بزانین باڵندەکانمان توولەکە بن بەڕێزان باڵندە ئێمە کاتێک ئەزانی توولەک ئەکات کاتێک ئەستەکەی باڵندەکە و ئەو با بڵێن بەدڵنیایی ئەو خوێنە با بڵێن بە تایبەتی خوێندنەکانیان یاخود مەیلی نێرە بۆ لای مێ یان مێ بۆ لای نێرە لە باڵندەکانە هەستەکەی کەم بۆتەوە ئەمە مانای وەیە ئەوەیە ئەمە سەرەتای قۆناغی توولەکە باڵندەکانەکێتە ناوی باشترین ڕێگەش بۆ ئەوەی بزانی ئایا پاش ماوەیەکی کەم باڵندەکە دەچێتە قۆناغی توولەکەوە یان نا ئەویش ئەوەیە باڵندەکە دەگری بەدەستەوە یەک پەڕی پەڕەوردەکانی ئەم لاو ئەو لای کۆمی هەوڵ بە پەڕێک دوان ڕاکێشە ئەگەر پەڕەکە بە ئاسانی هاو بەدەستەوە مانای ئەوەیە ئەم باڵندەی بەرەو توولەکە ڕاچکە ئەم پەڕە لە ناوەوە ئەوەی کە دروستە بێ پاڵی پێوە ئەنێت بۆی پەڕی نوێ بێتەوە لە جێگای لە کاتێکە ئەگەر باڵندەیەک لە قۆناغی توولەکانە دێت یان نەچێتە قۆناغی توولەکەوە ئەگەر سەیریکە هەوڵ بە ئەو پەڕە بە ئاسانی ناتوانانی لێ بکەیتەوە ئیلا بێ ڕای کێشیت وکومیەکە لەسەری خۆمان چۆنە بێ ڕای کێشین ئەویش بە هەمان شێوەیە ئەو کاتە ئەزانی ئەگەر بە زەحمەت هاتە دەرەوە ئەو باڵندەیە هێشتا نەچۆتە قۆناغی توولەکەەوە دیارە کێشەی کە هەیە چۆن واڵەوانەکەیان بکەین توولەک بێتیان چۆن توولەک بوون بوەستێنین بەڕێزان توولەک بوون و کووتمان پەیوەندی ڕاستە و خۆی بە پلەی گەرماوە هەیە پلەی گەرما کە باڵندەکەوت ئەگەر بێت و پلەی گەرما زۆر بەرز بووە 5-6 پلە بەرز بووە ئەو باڵندەیە ئۆتۆماتیکی مێشکی پێڵێ دەبەن نەک بۆ ڕۆژێک و دوان بە بەردەوامی چەند ڕۆژێک مێشکی پێڵێ تەواو تۆ قۆناغی جووتکردن تەواو بوو ئیترە بێ بچیتە قۆناغی توولەکەوە ئەمە وەکو قۆناغی توولەکە با بڵێن بێ بچێتە ناوەوە
و زیاتر قۆناغ باڵندە کە بمانێ بیخێنە قۆناغی توولەکەوە شوێنێکی گەرم بە تایبەتی بەڕۆژ شوێنیان گەرم کەین بیبینە دەرەوە و چەند نێرێک کە نێرن یا چەند مەیەک کەمێن بەیەکۆدانی لە کۆمەڵ لە قەفەزێکە مێشکیان وردە وردەی ئازیاتێت چکە باڵندە لە قۆناغی توولەکە بە کۆمەڵ ئەژی بەگشتی بە جوود ناژین لەبەرەوە ئەمەش ئەتوانی باڵندەکەت بخەیتە قۆناغی توولەکەوە بەڵام کاتێ تۆ پلەی گەرمای ژوورەکە بە هەمان پلە ڕائگری یا دووسێ پلە زیاتر یا کەمتر ڕای ئەگری یاخۆت ڕووناچی لە هەمان کاتایی هێڵیتەوە مێشکی ئەم باڵندەیە ئەو ئیعازەی نایەتێ هەنێ باڵندە هەیە ئۆتۆماتیکەکەی چکە خۆی ئۆتۆماتیکی تەواوە تەنانەت زۆر کاتیش کە لە ناویشەوە پلەی گەرمای جێگیری ژەکەی کە لە دەرەوە پلەی گەرما بەرزە بێتەوە خۆی مێشکی ئەوی ئازەیە تێ ئەکێتە توولەکەەوە بۆیە زۆر جار هەنێ بەڕێز ئەڵێ ئەڵێ باڵندەکەم کەوتە قۆناغی توولەکەەوە بەمەرجێ پلەی گەرماش گونجاوە و لەوەش گرنگترەوەیە زۆر جار وەکاری هۆرمۆنی گۆڕینی هۆرمۆن خورپە کۆمەڵێ نەخۆشی هەنێ جارە بێتە هۆکاری ئەوەی هۆرمۆنی تەیرەکە بگۆڕێت یاخود بچێتە قۆناغی توولەکەەوە بۆیە زۆر جار ڕوو ئەیات کەسێک ئێشتا لە قۆناغی ئامادەکردنایە باڵندەکان مەڵێ وڵاکەوتە قۆناغی توولەکەەوە ئیتر بەهۆی پلەی گەرماوە بێ ڕووناچیەوە بێت یا هەج هۆکارێکی ناوەچی بێنی فەسلەجی بێت کە ئەماگەری هەیە هەموو کاتێک ڕووبە بۆیە بە خێوکەرە بێ هەموو کاتی حساب و کتابی خۆی بکە بۆ کاتی جوودکردنی باڵندەکانی بە شێوەیە باڵندەکەی جوودکە لە دوای سێهەم وەجبەوە لە سەتا 50 بۆ 65 لە جوودکردنی دووەمەوە بچێتە توولەکەوە لە 90 بۆ 95 لە قۆناغی لە سێم وەجبە بچێتە قۆناغی توولەکەوە بۆ ئەوەی لە وڵاتەکە بەگشتی هەموو بە خێوکەرەکان کاتێک گۆڕان بڵین ئاڵوگۆڕی باڵندە ئەکەن کە بەکڕین و فرۆشتن بێت باڵندەکان تەمەنیان لە یەکەوە نزیک بێت چەند مانگێکیش بێ کێشەی نییە بەس گرنگەوە نەگوا بێت باڵندەیەک 6 مانگ لە باڵندەیەکی گەورەتر بیا بچووکتر بێت ئەمەش حکمەتەکەی لەوایە کەواتە بە خێوکەر هەموو کاتێک لە هەر چوار قۆناغەکەی ژیانی باڵندە توولەک بڵین پشوو ئامادەکردن جوودکردن بە سێشت ئەتوانێ با بڵین کۆنتترۆڵی ئەو قۆناغە بکە ڕووناچی پلەی گەرما لەگەڵ خۆراک بە هەمان شێوە ئەو بەڕێزانەی کە ئەڵێن من باڵندەکانم کەوتەتە قۆناغی توولەکەوە هین با بڵین ئەوە مانگی 11 ئێشتا لە توولەک نەوەستاوە 15 دەیە لە توولەک نەوەستاوە ئەگەر درەنگ دەستی پێکرد بێ ئەمە شتێکە بەڵام ئەمەش پەیوەندی بەوە هەیە لە قۆناغی توولەکە وتمان وردە ڕۆژ بەرەو کورتی ئەڕوات دابەزێت بۆی بچێتە قۆناغی پشووە دوایەوە کاتێک باڵندە ئەچێتە وەرزی پاییزەوە لە پاییزە پلەی گەرمادا ئەبەزێت ڕووناچی باڵین تیشکی خۆر ڕۆژانە دابەزێت خۆراک کەمتر ئەبێت ئەو کاتە باڵندەکە مێشکی پێڵێ ئاگادار بە ماوەیەکی کە تۆ چتە زستانەوە سەرما دەستپێکە واتە چتە قۆناغی پشووەوە باشترین خۆراک لە قۆناغی توولەک بۆ کەناری ئێمە وکوتمان بۆ جۆرە باڵندەیەک ئێمە باسەکەمان لێرە کەناریە بەڕێزان وتومانە لە 60 بۆ 65 ئەگە زیاتر نەبێت سەرکەوتنی هەموو بە خێوکەرێک کە ئەوەی بتوانێت باڵندەکانی تەندروستی باش بێت بێکێشە بێت نەخۆشی کەم بێتەوە بەرگری بەهێز بێت ئەو تێکەڵەیەتی کە ئیاتێت چکەم باڵندانی ئێمە خۆراکی سەرەکی ڕۆژانەیان بریتیە لە تێکەڵەکەی کە بە درێژایی ساڵ لە هەر چوار قۆناغەکەی ژیانی باڵندە لە هەر 12 با بڵین مانگی ساڵەکە ئەبێ یەک جۆر تێکەڵەی بیتێ لەسەری ڕابێنی جێگر بێت ئەو تێکەڵەیە ئەوەی کە ئەگۆڕێ خۆراکە تەواوکەرەکانێتی کاڵین خۆراکی تەواوکەر بریتێ لە باتێک پاتیە یعنی کە پێڵین سریلاک ڤیتامیناتەکان کانزاکان پرۆتین بەپی ئەو شتانی کە پێویستێتی بەپی قۆناغەکانە گۆڕێت لە قۆناغی توولەکە پێویستی و کوتمان بە کۆمەڵێ ڤیتامینات و کانزا هەیە پێویستی بە ڤیتامین ئی و کالیسیۆمێت تەوان ئەگەر لە بەروی تیشکی ڕۆژ زۆرە بەڵام ئەگەر بەخێوکەرێک باڵندەکانی تیشکی خۆرلینەیە ئەبێ ڕۆژێ ناڕۆژێ کالیسیۆم دیسری باتێ بۆی
جێگەری تیشکی خۆر بێتەوە یا پەنابەرێتە بەر ئەو گڵۆپانەی کە تیشکی سەروە نەوشەی و خوارووە نەوشەیتە ئەویش ئەو گڵۆپە نییە ئەو زەردەی کە ئێمە بەکارێنین لە کوردستان نەکەرەوەی پەیوەندی بە تیشکی خۆرەوە نییە ئەوە گڵۆپێکی تایبەتیە و نرخیشی زۆ زۆر گرانە یعنی هەرزان نییە لە چاو ئەو گڵۆپانە کە نرخی با بڵین ئەوەی کەوکو گوڵۆب وایە بەنزیکی 45,000 دینارەکەوێ یاخود 40,000 دینارەکەوێ ئەوەشی کەوە شیریە درێژەکە تقریبەن بڵێن ئەوان 45 تا 50کەوێ ئەگەر زیاتر نەبێت ئەویشیان 35 بۆ 45,000کەوێت ببورن کە ئەتوانی ڕۆژی دوو کاتژمێر ئەو گڵۆپەیان بۆ دابگیرسێنی ڕوونکردنەوەیەک دەربارەی یەکەم تولەک بوونی بێچوو یەکەم تولەک بوونی بێچوو بە ڕێزان بێچوو کاتێکە لە دایک و باوکەکەی دژیا ئەکەیتەوە لە ماوەی 6 هەفتەیە ئەگەری هەیە تولەک بکات دەست پێ بکات بە تولەک ئەویش تولەکێکە ئەگەر تۆ بۆ نمونە مانگی 12 تەیرە جووت کردووە لە مانگی یەکا بێچوو دەرەچێ ئەو تولەکەی کە یەکەم تولەگەی کات ئەوە پڕی بێچوێتی فڕێەیە مانای ئەوەی ئەمە تولەکی سەرەکی نییە چکە تولەکی سەرەکی ئەو تولەکەیە کە ئەم باڵندەیە هەموو پەڕێک کە لەسەر دەنوچێەوە تا کۆتایی کۆمی با بە کلکی شێوە ئەبێ فڕی بە نابێ پەڕێکە بێ فڕینەیە ئەگەر پەڕێکی فرێنەیە ماناوێ ئەم باڵندێک و پێویست نەچۆتە ناو قۆناغەکەەوە زەرەری نییە وکو زەرەر بەڵام ئەو پەڕەی کەماوەتەوە پەڕێکی پتەو نییە پەڕێکی بەهێز نییە لەبەر ئەوەیە کە ئەبێت باڵندە لە ئەوروپا گەر بیبینن ئەم هەموو باڵندەیەتەوە لە کوردستان بۆ کوردستان ئەیبینینی ئەوروپی هەمووی یەک ڕەنگی هەیە و تولەکی کردووە لە ماوەی 6 هەفتە بۆ 8 هەفتە هەمووی تولەگە کات چکە قۆناغەکانی ژیانی باڵندە وکو پێویست پیا ئەڕوات بۆ وەستاننی تولەکیش ئەوەمان بیر چوو کە بمانەیە تولەک بوەستێنی وەستاننی تولەکیش بە هەماشی و کوتمان پێویست پەیوەندی بە پلەی گەرما و ڕووناچی و خۆراکەکەوەیەتی پلەی گەرما دابەزەندێ پلەی با بڵێن کاتژمێری ڕووناچی دابەزێنرێت لەگەڵ ئەوەی خۆراکێکی نایەتی کە محەفزی تیابێ ئەو باڵندەیە خۆی ئۆتۆماتیشی تولەکی ئەوەستێ بەڵام باڵندەیەک کە ئۆتۆماتیکەکەی تێک چوو بێت و تۆک و باڵندەیەکی دەواجن فێرێ کرد بێت ئەمە بەڕاستی کێشەیە و لە با بڵین لە چوارچێوەی ئەو ڕێسا با بڵین یاسایە دەرەچێت دەربارەی یەکەم تولەک ڕوونکردنەوەیەک دەربارەی ئەو باڵندانەی دوای تولەک پەڕی نایەتەوە هۆکار و چارەسەر وکووتمان چارەسەرەکەی ئەوەیە ڕووناچی و پلەی گەرما وردە وردە ڕووناچی بە ڕێزان چۆن کەمی ئەەکەیتەوە بۆی تولەک بۆی باڵندە بکەوێتە قۆناغی پشوێنی تولەکی بوەستێت هەموو ڕۆژێک 5 خولەک لەم سەرەوە 5 خولەک لەو سەرەوە ڕووناچیان بۆ کەمەکەینەوە گەر گڵۆپیان بۆ داگیرسێنی بۆیە ئۆتۆماتیکی تیر بەرەو پاییز بڕۆی نەگەر بە ڕووناچی سروشتی ڕاویە نابێ کە ئێمە هەمومانوا ئەەکەین تولەکی ئەوەستێ لەبەروی بە ڕووناچی سروشتی و پلەی گەرمای سروشتی ڕای ئەێنین بۆیە باڵندەکە خۆی ئۆتۆماتیشی و باڵندەیە کە لە سروشتاژی ئاوا تولەکی تاوا بێت تۆ کە لە ژوورەوە بە خێویەکەی هەتا ئەو کاتە نەوزانیوە ئەبێت یاخود دەخولەک ینی دەدەقا لە سەرێکیانەوە چ بەیانی بێ ئێوارە بێت کەمی کەیتەوە ڕووناچی لەسەر بێت تا وای لەکەی تا 8 بۆ 7 کاتژمێر بەخەبەر بێ باقیەکەی باڵندە بوەستێ لەگەڵ یا هیچ گەرمکەرەوەیکی نابێ بۆ دابنیت تەبەنەمانە هیچی بەڕاستەوە خۆ نابێ بەڕێزان تۆ باڵندەیەکەیە بە دەرەجە حرارەتی سی ڕاوهێناوە لە پڕتێ بۆی تولەکی بوەستێ بیخیتە 15 نابێت ئەبێ بە هەموو شتێ بە تەدریجی وردە وردە خۆی ڕۆژانە وردە وردە کەم ببێتەوە لەگەڵی شیان نابێ هیچ محەفزێکی بیتێ بەس دەتوانی هەفتەی 2 ڕۆژ جارێ مڵتیڤیتامینی بیتێ بۆ ئەوەی کە بەرگری بەهێز بێ ئایا نێرە و مێ لە قۆناغی تولە کاتجیا ئەکرێتەوە قۆناغی تولەکە و قۆناغەیە کە باڵندە کۆ ئەندامی زاوزی چ نێر بێت چ مێبێت سست ئەبێت یعنی چالاک نابێت زۆر ئاساییە نێر و مێ هەمووی بەیەکەوە دانی بۆ نمونەمە بێچەکانمان خۆ نازانین کامە نێرە و کامە مێ بەیەکی شەوەن ڕاستە ئەوان کۆ ئەندامی زاوزیانیشتە چالاک نەبووە یاخود گەشەی نەکردووە بە تەواوی بەڵام هەمیشە باشترە و ئەگەر بکرێت نێرە و مێ جیابێت تۆ دایکۆ باوکەکانە هەیە 5 جووتێ هەیە 5 نێرەخەمە قەفەزێکەوە بەپێی گەورەی قەفەزەکە تەوان ئەبێەوە نەشمارەدانەی 5 مێشە هەیە خەیتە قەفەزێکەوە 20 بێچووشە هەیە جیاو کردوێتەوە ڕۆژانە تۆ بە دیارانەوە دانیشی کاتێک ئەبینی تاچێک ئەخوێنێ وردەوردە نێرە ئەیگری توی خیتە لای نێرەکانەوە
ئەوەی کە ناخوێنی با بمێنێتەوە کێشەی نییە. ڕۆژی دوایە و 2 ڕۆژگە نێریکە وردە وردەوا لێت دوای 3-4 مانگ کە بەرەو خۆناغی پشوو ئەڕۆی بە نزیکی هەموو نێرەکانە ناسیتەوە. ئەو کاتە ئەوەی کە لەویە نەی خوێنوە لە 90 بۆ 95 مێن، ئەمەشی کاتە خوێنوێتی نێرن، ئەمە نەژمیێو هەیە. ئەو کاتە بە خێوکەر ئەزانێت چەند مێی هەیە و چەند نێری هەیە، ئایا چەند جووتی ئەفەوتێنێ، چەند جووتی بۆ خۆی ئێڵێتەوە. ئەمە یەک. دووەمینی هەنێ جارە هەمومان نەزانین کاتێک باڵندەکانمانەخەینە قۆناغی توولەکەوە، زۆر جار هەنێ مێ هەیە لەبەر هەچۆ کارێک بێت زۆر جووت کراوە، خۆراک و خۆراکی تاواکەری باشی نەیراوەتەوە، ئۆتۆماتیکەکەی لە مێشکات تێک چووە، ئەیخیتە ناو نێرەکانە ئەو هەرێلکە ئەکات، لەوانەیە نێری کیشیتیا بێت، نێرەکە کەوتۆتەوە، کاڵین کەوتۆتەوە مانای ئەوەیە تەڵقیح ناکات، بەرەو کەتەیر بەرەو کەوتنەوە ڕایتە تەڵقیح ناکات، بەڵام غەریزەکەی تایە، غەریزەی نێرێتەکەی تایە ئەچێ بەسەر مێکە هاتسێت کە سینێکی ڕاستیش نییە، ئیسفادەی نییە، هەم زەرە لەو نێرە ئەیاچکە و نێرە و زەوتوانای نییە، زایدەن لە مێکەش کەوای لێکات هێلکە بکاتەوە. بۆیە دایمە هەمیشە بە دڵنیایی نێرومێ جیابێت باشترێکە. کاتی دەست پێکردن و کۆتایی توولەک لە کوردستان کە ئەو کووتمان کەوتۆتە سەر ئەوەی بەخێوکەر کەی دەست ئەکا بە جووتکردنی باڵندەکانی، بەڵام ئەوەی کە گرنگە بەخێوکەر ئەبێ خۆی حسابی خۆی بکە، ئایا ئەو کاتی کە باڵندەکانی خەسە بەخێوکەری وایە لە شەرزەمینە باڵندە دروستەکە لە ئەوروپاش لە مانگی 4 دەسەکا بە جووتکردن، ئەو 2 جار جووتیەکە زیاتر جووتی ناکات، هیوایە لە 3 دەست پێەکە، هیوایە لە 2 دەست پێەکە، هیوایە لە 1 دەست پێەکە، هیوایە 12 دەست پێەکە، بەپی گونجانی ئەو شوێنەی کە تۆ تەیرەکەی تیا بەخەوەکەی. گرنگ ئەوەیە تۆ وەکو منهەج داو نابێت ئەم تەیرە و کەی توولەکەکە و کەی تەواوە بێت، ئەمانە بێ بە بەخێوکەرە حیسایی بۆ بکە. بۆ نمونە لەوانەیە کە پرسیارکە بڵێ بۆ لە ئەوروپا بەخێوکەرێ مانگی 12 دەست پێەکە بە ئامادەکردن و ئیتر دەستەکە بە جووتکردن دەبەرەوەی هەرێن جۆری باڵندە هەیە. یەکەم کاتی توولەکەکەی زیاتری لە بەروی پەڕی زۆرترە درێژترە، وەکو کەناری با بڵین نەرویجی و کەناری برێت کریست بێت، هەنێک کەناری لۆنگشار و لانگشار ومانە پڕیان درێژ زۆرە پڕە یاخود مفەتەلەکان کاتی زیاترەوێ، یاخود لە فینشەکان لەوایە لە ئەوروپا لە دوای مانگی 8 و 9 بە تایبەتی لە دوای 10 و 15ەوە کێبرچەکان دەست پێ ئەکات، لەبەرەوە بەخێوکەر زوو دەست پێ ئەکات بۆ ئەوەی لە مانگی 1 هەتا ئەو کاتە باڵندەکە پاک ببێتەوە و ساب بێت و نێرومیان بزانێت و بەشداری ئەو کێبرچیانی پێ بکە. خۆراکە تەواوکەرەکان چییە لە قۆناغی توولەک؟ وتمان خۆراکی تەواوکەر لە هەموو قۆناغەکانی ژیانی باڵندە تێکەڵە خۆراکە سەرەکەکەیەتی کە بە درێژایی ساڵ هەمان تێکەڵەیی تێ، ئەوەی کە ئەڵێ ئەو تێکەڵەیەوەی ئەوەی زستانەوەی هاوینەیە و ئەوە لایتەوە، ئەمە هەموو شتی تیجاریە بەڕێزان، هەموو شتی تیجاریە، چکە ئەو تێکەڵەی تۆ بۆ بەڕێزانش کە باوەڕیان بەو شتە هەیە، تۆ تێکەڵەی جێگیری خۆتە هەیە، ئەم تێکەڵەیەوە هەیە، ئەم تێکەڵەیە بۆ باڵندەکانی کاتێک ئەڵی من فڵاندان زیە ئەەکەم لە قۆناغی جووتکردنا، ئەتوانی خۆت تۆزە زیاتری تێکەی، فڵاندان با بڵین کەمەکەمەوە نابێت کەمیکەیتەوە لە بەروی ئەو دانە سەرێکیەکە کە بەکارێنی ئەوە ئەوەی کە بمی پێویستێتی لام قۆناغەکانە تایەتی. بۆیە هەنێ شتەیە بۆ نمونە هەنێ باڵندە هەیە جیاوازە، تەنێ کەسەیە زیاتر خۆی پەیوەندی بەوەیە لە قۆناغی جووتکردنا باڵندە زیاتر هەنێ تۆی گران هەیە کە تێی ئەکرێت، هەنێ بەخێوکەرێ ئەڵێ من لە هەموو قۆناغەکانە و تۆ گرنگانی نایەمێ لە ئەوروپاش ئەوە هەیە، بۆیە هەنێ تێکەڵە هەیە لەوانە کەمەکرێتەوە بۆی نرخەکەی کەمتر ببێتەوە، بەڵام ئەگەر بەخێوکەر بووی بکرێ و باڵندەکانی بەلاوە گرنگ بێت بە دڵنیایی هەر هەمان تێکەڵەیەاتێک کە بە درێژایی ساڵەکەیاتی و کە لە موشی گرانتێکە. خۆراکە تاواوکەرەکان چین؟ وکوتمان خۆراکە تاواوکەرەکان لە هەموو قۆناغەکانی ژیانی باڵندە پێویستێتی، تەنها قۆناغی پشوو نەبێت، ئەویش ئەتوانی وکوتمان لە ڕێگەی سریلاکەوە هەر شتێ بنچینی پێیەتی، ئەوەی گرنگە باڵندە لە هەموو قۆناغەکانی ژیانە بە قۆناغی توولەکیشەوە بیتێ، خۆراکێکە کە دایمە جگەری بەهێزکە نەک تۆپچی پاکردنەوەی جگەر بەکاربێنی بەڕێزان، ئەمە گەورەترین هەڵەیە. تۆ کاتێک پاکەرەوەی جگەر بەکارێنی
کاتێک تۆ دڵنیابیت ئەو شتانی کە ئیتێ زەرری هەیە بۆ جگەرەکەی یعنی بۆ جگەری باڵندە کە زەرری هەبێت ناچارە و شەریکەیە خۆی شتێکە بۆ دروستەکە ئاڵێمەشی بەرێ با جگەرەکەی پاکاتەوە چکەوە زانێت تۆ شتێکتدا بەڵام بۆ نمونە کەرتەشی تۆ بە درێژایی ساڵ کەرتەشی بەرێ دوان زەمانگە کەرتەشی بەرێ خۆی کەرتەشی ئیش لە جگەراکە بێجگەلەوەی ئەو هەموو ڤیتامینات و پرۆتین و کانزاییتیایە ئەوەی کە پێویستە لەگەڵیشیا خۆی ئیشەکەی ئەوەیە لە سروشتا کار لەسەر جگەرەکە بۆیە مانەزانین بووکە سوورە ئەوانە زۆرەی خۆن چکە بووکە سوورە بە تایبەتی جگەری زۆر هەستیارە ئەوە ئەخوات زۆر باڵندەی کەژ نەگەر بووکە سوورە ئەمە ئەتوانی بە درێژایی تر هیچ پێویستە بۆ نییە تۆ مانگی جارێک یا هەفتەی جارێ پاکەروی جگەری بیتێ زائیدەن شتێکە بەرگری بەهێزکات زائیدەن ئەوەی کە گرنگە بەرگری بەهێزکردن لە هەموو قۆناغەکانە وشتیش زۆرە لە بازاڕە گرنگەوەی شتێ بێ سروشتی بێ و کوتمان زەرە لە جگەری نەیە لەو لاوە پێ بڵێن کۆمپانیاکە پێ بڵێ هەمان شتی بەرێ کە جگەری پاکاتەوە ئایا پێدانی ڕنگ لە قۆناغی توولەک دەوەستێنرێ یان زیاتر دەبێت چۆن پێدانی ڕنگ بۆ کەناری ڕنگ بە هەموو جۆرەکانیەوە بە هیچ شێوەیە بە پی جۆری باڵندەکە کاتێک تۆ مۆزاییکە هەیە ئەبێت لە 42 ڕۆژی تەمەنی بێچووکەوە ڕەنگی بیتێ هەتا توولەک تەواوە بێت کە توولەکی تاو بوو ئەیوەستێنی بۆ کەناریەکانی کەش کە مۆزاییک نین و ڕەنگن لەو ڕۆژەوەی کە مێکە بە 2 هەفتە پێش جووتکردن ئەبێ ڕەنگی بیتێ ئەتوانی لەو کاتەی مێکە لەسەر هێلکە ئەکەوێت بیوەستێنیت دوای ئەوە کە یەکەم ڕۆژی بێچووە هەڵهات هەتا ئەم بێچووە چێتە توولەکە و توولەکی تاوە بێت نابێ ڕنگ بوەستێنی کە وەست کە توولەکی شتاوە بوو ئیتر ئەو ڕەنگە جێگەرە بێت ناگۆڕێت وەکو خۆی منێتەوە هەنێک کەسی ژەیە پرسیارەوە کاڵی بۆچی تەیرەکانم کە لەسەر هێلکەن ئەمانەی نێرەکان یامەکان کاڵە بێتەوە یا هەنێ پەڕی ئەو پەڕە بەوە کاڵە بێتەوە کە تۆ تەیرێک لێ ئەکاتەوە یا تەیریشکە لێ ئەبێتەوە ئەوەرێت تۆ لە بەرەر و چکارێکە دایکەوە باش کەشکە خواردێن بەبێت چوو ئەو پەڕەوردانەی ئێرە ئەگەری زۆرە بە حکومی تەڕبوونەوە ئەوەرێ دوایی پەڕی کێتەوە و ڕەنگی وەرنەگرتووە بەو شێوەیەتەوە کە وەکو ڕەنگی وەرنەگرتوێت بەڕێزان پرسیارەکان تەواو بوو ئەوەی کاک دانیێڵ و ئەوان ناوە هەج بەڕێزێکیش هەج پرسیاریشی هەیە لە چوارچێوەی بابەتەکەی ئەمڕۆمانە ئێمە لە خزمەتتانین زۆر سپاس دەکاتانەکان پرسیار لە چوارچێوەی بابەتەکە وەڵامەینەوە کاگەر ئەنەزیان باڵندە نییە ڕقم 1 و ڕقم 2 خوێنی پاک و خوێنی پیسەیە بەس ئەو هەیە جیناتی پاک و جیناتی پیسەیە کاڵین جیناتی نەک پیس جیناتێک کە جیناتی با بڵێن پاک نییە کاڵین پاک نییە وکو توخمات پاک نییە بۆ باڵندەیەکی ستاندەرد کە ئەوەی تۆ بیریەکەیتەوە زۆر سپاس کاکە سۆنیاخان نازانم ئەگەرین بێت بەڕێزان لەسەرەوەی باسمان کرد هەر بەڕێزێ پرسیارە بێ من لە خزمەتام ئایا گەر هەندێک لێنێرەکان توولەک بن و زبن کێشەکە چی و ئایا چارەسەری چیەوە کاک دانەڵ ئەگەر هەندێک لە نێرەکان توولەک بن میێکان بەرەو ئامادە بوون ببنیە ئامادە بوو بێتن بەبی 1 و 2 ئەبێ نێری تازە بێنی بۆیان ئەم نێرانە یا دای ئەنەی تا پاکە بنەوەیترە و کاتە گەرمی کە ئەبێت جووتی بکەیت بەڵام ئەگەر نێر بە مانگێک 2 مانگ 3 مانگ پێش مێرەکانیش ئامادە بن ئەمە شتێکی زۆر باشە چونکە نێر چەند بمێنێتەوە باشتێکە بۆ جووتکردن بەڵام مێکە حازر بووی هێلکە ئەکات کە گەرای دابەزی هێلکە ئەکات نێرەکە حازر بێ حازر نەبێت لەبەر ئەوە هیچ کاتێک بەخێوکەر نابێ بیێڵێت ئەمە قۆناغی ئامادەکردنە هیچ کاتێک نابێ بەخێوکەر زیرەکی بەخێوکەر لەوایە کە هەمیشە نێرەکانی بەلایانی کەمەوە مانگێ ماونیوێ پێشمێکانی ئامادە بێت کاک ئەنەزیان مەسەلەکە لێرە
من وەڵامی ئەو پرسیارە ژێمەوە چکە کەسی کە پرسیاری نەکردووە چکە کە تەواو بوو پرسیارە بێ کۆتایی پێبێنین کاکە ئەنەزیان نەک هەر تۆ زۆر کەس ئەو پرسیارە ئەکات بۆ نمونە لە ئەوروپا ئەم ساڵ مەسەلەی تەلقیح کێشەی هەیە زۆربەی بەخێوکەر لە ئەوروپا کێشەی هەیە بەپێی ئەو گروپ و پەیجانی کە ئێمە ئەچینە ناوە با بڵین ئەوەکەین زۆربەی کێشەی هەیە ناکرێت تۆ نێرێک بۆ نمونە تۆوی زەعیفە ئەم نێرە تۆوی زەعیفە خۆی تۆی زەعیفە لەبەر هەجوە کارێکە ئیلتیاباتی هەیە تەمەنی زۆرە تەمەنی کەمە نەک ڤیتامینی هەرچیکی بیتێ سوودی لێ نابینی ئەمە یەک کاتێک کە تەیرێک تەلقیحی نەکردووە ئەتەوێت دووبارە ڤیتامین ئی بیتێتری پێنیتابیەت شەریکێ بێت تووکو عیلاج بیتێ یانانیە بێ بە دووقات بیتێ کاتێک ئەڵی سرنجێک بۆ منهەلێکی ئاوی 100 ملیمی تۆ ئەبێت یەک سیسی بکەیتە نیو منهەلکەمترێکەوە بۆی وکو عیلاج بیتێ بە قووەت بێت چکە ئەم تەیرە کێشەیەکی هەیە کێشەکەی مە نایزانین ئەمە لەسەرێک لەسەرێکی کەوە تەیرێک کە تەلقیح نەکات یعنی تەیرێک کە تەلقیح نەکات لەبەر هەجوە کارێک بێت هیچ سوودێکی نیە هەرچیەکی بیتێ ئەمە زۆر زۆر تەبیعیە ئەمە زۆر تەبیعیە بەڵام گرنگ ئەوەیە چۆن بۆ نمونە مێ هەنێ مێ هەیە هەمومان نەزانین فز زۆرە هاتەوە ینی کە نێرەکە ڕۆژی 6 جار بەسەری هاتسێ هەموو سینێک بەسەر ئەو مێە ئەم نێرە لە وزەی کەم ئەکاتەوە لەوانەیە ئەو کاتێک کە یەکەم سین و دووەم سین سیوە تۆی بەقوت بوو بێت لە دوایە وردە زەعیفە بێتەوە عینەن کێشە بۆیە ماڵین بەیانیان 1 سەعات بیخەرە لای ئەگەر کاک دانیێڵ لەم کاتە هەج باڵندەیەک توولەک بکات ئەبێ وازی لێبێنی تا قۆناغی بشوو هیچ هەلێکی کە نییە کاک دانیێڵ کەوتۆتە سەر ئەوەی چ ڤیتامین ئیەکی ئەیتێ ئەوەی چیمیایی بێت ئەمە ڕاستیەکە هەموو بە خێوکەرێکی لە ئەوروپای زانێ بۆیە ئەڵێ هەفتەی 5 جار بیێرێ یا 4 جار بیێرێ ئەوەی شیمیایی بێ ئەو نەگەر توولەگەکە هۆرمۆنی تێک ئەیات دانی کێشەکە لەوایە لەبەروی چیمیایی هۆرمۆنی تێگەیات بەڵام ئەگەر ڤیتامین ئیەکەی سە بۆ نمونە من خۆم 6 ڕۆژ ئەگەم بە تەیری خۆم کێشەم نییە چکە کە دەسێ پێ کرد ڤیتامین ئی لە قۆناغی ئامادەکردن یاتێ پێویست نابێ بوەستیت دەتوانیت ڕێژەکە کەم بکەیتەوە بەس نابێ بوەستیت چکە لەوانەیە تۆ کە ئیوەستێنیت دوای 2 هەفتە و نێرە بگاتە ئەوەی بە تەواتی فول ببێ لەوانەیە و کاتە تووشی نەقز بێ و تەلقیح نەکات بەڕێزان ئەگەر هیچ پرسیارێکی کە نەماوە لەسەر بابەتەکە کۆتایی بە بابەتەکەیەنین و تا زنجیری داهاتوو کاک ئەنەس جووتی چی بە 500 ئێستا وەرە معاملە لەگەڵ خۆما بکە جووتی چی کاکە ئەنەس جووتی چی بە 500,000 نازانم من لە دوکانی خۆمان بووکە سووری لێ دەرچێ لەگەڵ ئەو سیسکردنە ڕەشانایش خۆتان نەزان چۆنی ئەوە بەدەست من نییە باقی کەی من تەیری 500,000یم نییە کاک ئەنەس بچۆ بۆ دوکان ئەوەی کە پیاوەتی بە 500 تەلەفۆن بۆ خۆم بکە لەگەڵ خۆما قسە بکە چکە لەبەروی ئەوان لی نازانن لەوانەیە بۆی ئەویان پێوتبێتی نەیفرۆشن هی خۆمی تیا بە وتومە نەیفرۆشم بچۆ حەزل لە چی بوو بەو سیعرە دەمێکە خۆ حەزل لێتی خۆ تۆش ناڵی بە 50,000 یا بڵی بە 100,000 ئەو سیعری کە خۆ بە گونجاوی ئەزانی بۆ ئۆتێرانە بەوەنە ئەدەمێ وعدە لەبەر چای هاوڕێیانی چکە پێم سەیرە من فنسی 500,000یم نییە بەخوا کاکە بە نیوە قیمەتی ئەو پارەیە دەمێ نیوە قیمەت و شتێکی شیریەکەینەوە لەسەر دەمی جەماعە بڕۆ چیشە حەز لێ لێ هەڵبژێرە چەند جووتێ حەز لێ هەڵی بژێرە
ئەوەی کە پێی وتی بەخواویستی پێ نەفرۆش. بڕۆ کاک ئەنەس ئەوە قسەی خۆمم کرد من بڕۆ ئەوانیان تۆ 500 لە نیوەش شتێکە بۆ لێکەمەوە حەزت لە چی بوو بیبە ئەیتە خۆ قسە لەوە زیاترەیە. بڕۆ من تەیرەکانی من نییە خۆ تەیری منە خۆی ئەوان نییە من خاوە نیم لێوە تەلەفۆنێکم بۆ بکە بڵێ کاکە گیان ئەوە من حەزم لە جووتێکە و تویانە بە 500,000 جووتی منی ژەڵم کاک ئەنەزیان ئەوە وتمان نیوەی 250 ئاکات 50 کەشێ بۆ یەکەم بە 200 ئەدەمێ ئیتر خۆ قسە لەوە زیاترە بێت ئەوەی 500ەکان باسی ئەوانی کە ناکەم من هەر خاتر دەگرم حەزل هەرچی شتێ بۆ خاترە ئەگرم. کاک دانیێڵ مامۆستا گیان ئایا ئێستا ئەگەر باڵندەکان توولەک بن زوو نییە زووە و زووش نییە کاک دانیێڵ کەوتۆتە سەرەوەی تۆ کەی جووتی کردوون ئەگەر دوو وەج بە جووتی کردوون عیبی نییە دوو وەج بەیانی بۆ لەبەروی ساڵێکی کەوتێنانە باشتر سوودی لێبینی ڕاستە ئەگەر یە دوو جار بچنە قۆناغی توولەکەوە یعنی دوو جار وای حسابکە باڵندەکان تازە ئەبنەوە بەڵام هۆکار هەیە بۆ ئەوەش بۆیە ئەڵێ نەبێ بە خێوکەر خۆی بزانێت چ کاتێ بەڕێزی وا هەیە لەوەڵا کاکە ماوەی هەفتەیەک جەوەکە زۆر گەرم بووە ئەوە ئەبێت تۆ حسابی خۆ بکەیت ئەبێ حسابی خۆتە کردی ئەمە کوردستانە هەمومان نەزانین پار لە مانگی چوارە لە ئەڵمانیا ناوڕاستی مانگی چواری تر دنیا خۆشە بێت پلەی گەرما بوو بە ناقص 34 تەنانەت هەرچی گوڵ و دار و هەمووی سووتان هەرچی شتێ سووتانی ئەمەنە بە قوت بوو سەرماکە ئاساییە ڕوئە بەڵام دوای ئەوە ڕۆگەکان سەریان ئەڵایەوە بەس دەو سەرۆ درەنکەوتن بۆ ئەوە ئەوەی میوەی ئەوەی بەری هەبوو بەرەکان کەس ئیسفادەی لێ نەکرد. کاک ئەنەز من بڕوا ناکەم لەوانەی خۆم بێنمەوە بۆ کوردستان من لەوانەی خۆم لێرە خەڵکێکی زۆر ئەڵمان داوای لێ کردوم زۆر بەشداری ئەم ساڵە چمە کێبڕچەکانەوە ئیشەڵڵا ئەگەر خوا نسیبی تێ بکات لەبەرەوە بڕوا ناکەم بێنمەوە بۆ کوردستان بەخوا کاکە ئەنەس ئەوەی کە لە دوکانی خۆمە ئێستا کامی کە تۆ بە بچووکی دانی هەمووی خوشک و برایەمانەیە کە لێرە جووتم کردوون بەس ئەوە ئەوەشە بەڵام بێچووی جوانەیەنەوە مامۆستا دەست خۆش بێت کاتی خەڵقە داوام زۆر سپاس من لە خزمەتانم کاکە دانیێڵ گیان بەسەر ئەو دوو چاوم کاک ئەنەزیان من لە ساڵی 2009 لە ساڵی 2009 کابرایەکی عەرەب بە کۆمنت قسەمانە کرد ئەوە نییە ئێمە لە کوردەواری شتێکمان هەیە تەوان ئەو لەکوێیە لە مەغریبین لە لیبیا بوو ئەوزام لەم شەوانەشە هاتە ناو عینێکمانەوە هاتە ناو لایڤێکی تیکتۆکمانەوە قسەمانە کرد باسی شتێکی کرد وتی من لەوم دەست ناکەمەتم بۆ بنێرم کابراوتی بۆم بنێرە بەخوا بەهای 600 ئۆیرۆشتم بۆ نرد ینی بەبێ بەرامبەر بۆم نرد مەبەستم لە چییە کە پێم وتیت کە قسەیەکم کرد قسەی من وکوین وایە بڵین ئەبێ قسەکە کرا بێ کەسێک ئەگە خاوەنی قسەی خۆی بێ بڕۆ ئەوێ خۆت تەلەفۆنم بۆ کە بڵێ ئەنەسم کە لە یوتیوب قسەمان کرد ئەو خەمە سەر و سەرچاوم ئێوە چاوی منم بەڕێزان هیوادارین توانی بێتمان سوودێ بگەێنین دووبارە و سێبارەش سوپاسی کاک دانیێڵ و هاوڕێکانی یەکەین ئیشەڵا هەوڵی ژەین بەردەوام بین کاتێکی خۆش خواتان لەگەڵ هەچ کەم و کوڕێکی ژەم بێ داوای لێبردنەکەین